هەواڵێکی هونەریمان دەست پێ دەکەین تایبەت بە شاری کەرکووک لە ئێستادا گروپێکی شانۆیی لە شاری کەرکووک سەرقاڵی پرۆڤۆ و خۆ ئامادەکردنن بۆ نمایشکردنی کارێکی شانۆیی بە ناونیشانی دەنگی دارستان. پێوتی هەفتە سەرپێکانت دەی خێرا کۆسەرەژۆ بکەوە سەر ئەژۆ. گروپی شانۆی کەرکووک سەرقاڵی پرۆڤەی بەرهەمێکی نوێی شانۆییە بە ناوی دەنگی دارستان. ئەم بەرهەمە شانۆییە ماوەی چۆن مانگێکە پرۆڤەی دەکرێت و بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی بە 2 کاستی جیاواز نمایش بکرێت. کارە شانۆییەکە تیشکە خاتە سەر برینە قوڵەکانی مێژوو کە دەرحەق بە گەلی کورد کراوە و پرسی گۆڕە بە کۆمەڵەکانی تێدا دەخرێتە ڕوو. دەرهێنەری شانۆی دەنگی دارستان مەریوان زەنگانەیە و نووسینی تێکستەکەی دکتۆر ئەوادە. هەردوو ئەکتەر هادی جوانڕۆیی و ڕەوێن بەڵێن کاری نواندنی تیادا دەکەن. سەرقاڵین بە مەشقکردن لە شانۆیەکی نوێ بە ناوی دەنگی دارستان لە نووسینی نووسەری گەورە دکتۆر عەواد عەلیە و لە دەرهێنانی منە و نواندنی من و کاکە هادی جوانڕۆ و کاکە ڕەوێن بەڵێن. هەڵبەت ئەم شانۆگەریە باسە کۆمەڵێ بابەتەکە بابەتە سەرچەکەشی باسی گۆڕ بە کۆمەڵەکانەکە کە ئێستاش لە کوردستان بوونی هەیە و ئەدۆزرێنەوە. باسە و سەردەماکە کە چۆن ڕژێمی پێشووتر ئەو هەموو زەبر و زەنگەیان کردووەوە ئەو هەموو بکوژیان کردووەوە ئەو گۆڕە بە کۆمەڵانەیان لە کوردستان و لە دەروی کوردستان بەرپا کردووە و هەڵبەت ئێمە کۆمەڵی خاڵی تر هەیە لە نمایشەکەیە حەزەکەم بینەر کاتی خۆی بێت بیبینێ. ولذا كان من السهل اغتصاب خطيبتك. هي لم تغتصب. بلى اغتصاب جماعي. هي إلى هنا. أطلق على أنها رائدة. هل تعتقد بأنني أبالي؟ ئێمە وەکو گروپی شانۆی کەرکووک ماوەی 3 بۆ 4 مانگە لە پرۆژەیەکی نوێمانە بە ناوی شانۆی دەنگی دارستان لە نووسینی گەورە نووسەر دکتۆر عەواد عەلی و هەروەها دەرهێنان و نواندنی مامۆستا مەریوان زەنگەنە و بەندە هادی جوانڕۆ. ئەم نمایشە خۆی لە 2 کاستە بینێتەوە. کاستێکی بە زمانی عەرەبیە کە من و بەڕێز مامۆستا مەریوان نواندنی تیاکەین و کاستە کوردیەکەش کاکە ڕەوێن بەڵێن و بە هەمان شێوە مامۆستا مەریوان زەنگەنە نواندنی تیاکەن. ئەم نمایشە باز لە بوونی گۆڕە بە کۆمەڵەکانەکە بە تایبەت ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کەوا قوربانیانی کوردی تیا شاراوەتەوە کە تا ئەم ساتەش کۆمەڵێک گۆڕی بە کۆمەڵ هەیە نەدۆزراونەتەوە و چەندان قوربانی تایە. ئێمە لە ڕێم نمایشەوە ئەمانەوەی ئەو زمانە بەرجەستە بکەین و پیشانی هەموو دنیای بدەین کە میلەتەکەمان ڕوبەڕووی زوڵم و جەور و ستەمێک بۆتەوە. بأنها ميتة وليست مغتصبة. ألم تفعلوا أنتم أيضا الأمر نفسه؟